دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستانی کورسات پانۆراما بەردەوامە مانەوێت لەسەر دۆخی عێراق لەسەر لێکەوتەکانی ئەو جۆڵە سیاسیانەی کە لەسەر ئاستی عێراقدا هەیە گفتوگۆ بکەین و بە تایبەتیش لەسەر مەسەلەی ئەوەی کە عێراق جارێکتر بگەڕێتەوە بۆ ناو چێشە سیاسەکان لە بەشی پێشتردا لەگەڵ بەڕێز دکتۆر عەدنان سەرات گفتوگۆمان کرد ئێستا لەگەڵ بەڕێز سوهاد شەمەری شیکاری سیاسی و چاودێری سیاسی گفتوگۆکەین زۆر بەخێر بێ. اهلا بحضرتك اهلا وسهلا. خۆشتان بەخێر بێت. مەمنون بەخێر بێت. بەڕێز سوهاد منەمەوێ پرسیاری ئەو بکەم ئێستا عێراق لە کوێی هاوچێشە سیاسیەکانی لانی کەم بڵین ناوچەکەدایە؟ عاد العراق كلاعب عێراق وەک یاریجانێکی گرنگ گەڕاوەتەوە لە ماوەی دواییدا گەڕاوەتەوە بۆ تاوتێکردنی کێشەکان و سەرپەرشتیکردنی بەستنی لوتکە و کۆبوونەوە گرنگەکان. پێشتر لوتکە و کۆبوونەوەکان کێشە ناخۆیەکان عێراقی تاوتێت دەکرد، بەڵام لە ئێستادا عێراق وەک یاریجانێکی جێساسی گرنگ لە ناوچەکەدا کار دەکات. ئەم لوتکەش زۆر گرنگە بۆ دەرخستن و نیشاندانی ڕۆڵی شارستانی عێراق لە مەودایەکی دوور و درێژدا بە تایبەت لە هاوسەنگی ناوخۆیی کە لە ئێستادا بەدی هاتووە و کە کاریگەری خۆی هەیە لەسەر هاوکێشە نەدەوڵەتیەکان. ئێستا ئێمە لە دڕیانێکی نەدەوڵەتیدانە لە سەقامگیری ئابووریدا لە پەیوەندیدا لەگەڵ زۆرێک لە وڵاتانی ناوچە زۆر باشە کەواتە کۆمەڵێک کۆت و زنجیر هەبوو کە دەستی عراقیان بەست بوو عراق لە یەک بازنەدا ئەخولایەوە ئەکرێ بڵێن عراق ئەتوانێت ئێستا لانی کەم مەدای بازنەکە فراوانتر بکات؟ أي قيود كانت في هەموو ئەو کۆت و پەندانی کە لە ڕابردوودا هەبوون و توانا و پەیوەندیەکانی عێراقی چوندار دەکردە لە 2 ساڵی ڕابردوودام حکوومەتەمان توانی ئەو کۆتانە کۆتایی پێ بهێنێت و عێراق بە جۆرێک بەڕێ ببات کە لە بەرژەوەندی وڵاتی عێراقی تا بێت و ئەو بڕیارێکی عێراق دابی بڕیارێکی گرنگ بوو کە خۆی بە دوور کرد لە هەموو کێشانی کە لە ناوچەکە لارەدا بوون و یەک بڕیاری سیاسی هەبوو کە یەک گوتاری و یەک بڕیاری عێراقی بەیەسەر دەکرد. ئەوەش ئەو شتە بوو کە بینیمان لە میانی لە دوانە سیاسیەکانی سەرۆکوەزیران کە وتی ئێمە پەرکێش ناکرین بۆ ئەو گوتارە جۆش و خراشەویەکان و چارەنووسی 45 میلیۆن هاوڵاتی ناخینە مەترسیەوە لەبەرەوە دەبینی ئەم گەشت و گەڕە بەردەوامەی کە سەرۆکی حکوومەت ئەنجامی دەدات هۆکارێکی گرنگ بۆ بەرەپێشبردننی چالاکیەکانی وڵات لە ناوچەکەدا و کارکردن لەگەڵ گۆڕاوە سیاسیەکان لە جیهاندا کە لە ئێستادا هەمووان هەوڵ دەدەن بە ئاشتی بکەن و بە نەخشەی سیاسی و واروەها نەخشەی ئابووری وا دەکات کە مامەڵە سیاسیەکان نەخشێ ڕێژ بکرێن و لە هەموو بۆ لە نێودوڵەتەکە دەکات. زۆر باشە مەبەستی من لەو کۆتوبەندانە ئەو بۆ مەسەلەن کێشەی تایفی هەیە کێشەی حتا سیاسی هەیە لەسەر مەسەلەی ئەوەی کێ بکرێ بە سەرۆکوەزیران کەسێک ئەکرێ کە هیچ پاڵپشتێکی سیاسیان پەرلەمانی نییە زۆر جار ئەوە دروستە بێ یان کە بە دڵی کوتلەکان کار ناکە سەرۆکوەزیران ئەگەر عراقیانش کار بکە زۆر جار گرفتی بۆ دروستەکەن یان بەرپرسەکان گرفتیان بۆ دروستەکەن ئەکرێ بڵێن عراق ئەم قۆناغی بڕیوە؟ بەدڵنیایی زۆر ڕوون لە چکە ئێستا عێراق قۆناغێکی گرنگی بڕیوە لەو هاوسێکیانە بە تایبەت ئەگەر بێت و ئێمە بعد لە کێشەکان بکەین لە نێوان پێکاتە سیاسیەکانتە دیاترین دۆسیە کە لە ئارادا بوو کە تاوتوی لەبارەوە دەکرا لە پەرلەمانتا کە بریتی بوو لە کێشەکانی نێوان هەرێم و ناوەند هەموو ئەو کێشانە توانەتەوە و بەناوهێنانی یاخۆت بە لێدوانی سەرۆکوەزیران هیچ کێشێکمانە لەگەڵ لەرەمی کوردستان ئەوانە بەشداربوویەکی سەرەکی سیستەمی سیاسیین و ئەو کێشانەشکە کە هەن کێشەی تەکنیکین ئەوەی کە لە ئارادا بریتیە لە سەقامگیری و بڕیاری سیاسی لە نێوان یاجی پێکاتە سیاسەکان کە ڕێکدانەوەی هەبوو لەسەر وێنەی عێراق کە وێنەیەکی ڕوونە لەبەردەمە بە جیهاندا بۆیە ئێستا جیهان گەڕاوەتەوە مامەڵە بکە لەگەڵ عێراقدا بە گوێرەی ئەو گۆڕاوانی کە لەناو خۆی عێراقدا لە ئارادا هەیە لە چۆچەوەی کاری حکومیدا لەگەڵەوە گۆڕاوانەی کە لە ناوچەکەدا هەم بە تایبەت بەڕێستان هەم ئەکادیمین و هەم کەسێکی هۆشیارن و تێگەیشتنیشتان تێگەشتێکی تازە ینی پێشکەوتووە
پێت وایە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کە خۆت باست کرد تەکنیکین یاخود وەکو زۆر جار ئەڵێن پابەند نەبوونە بە دەستوریان سیاسین؟ پێش هەموو شتێک دەتوانین بڵێن پابەند نەبوونە بە بڕگەکانی دەستورەوە و هەروەها قۆستنەوەی هەندێک لە بڕگەکان بەتایبەتی ئەوانەی کە لە پێگەی دروستکردنی بڕیاری سیاسیتان بەتایبەتی لە ئەنجومەی نەدراندا کە بە بەردەوامی شەو ڕۆژە باسی ئەوان دەکرد کە موچەی فەرمانبەرانان نێرن و بە شێوەی مامەڵە ناکەن لەگەڵ هەرێمی کوردستاندا و تەنانەت کەسانێک هەبوون کە پێچەوانەی هەڵوێستی حکوومەتەوە کاریان دەکرد بە ماڵەکە لەگەڵ کەشانێکە لەگەڵ حکوومەتی هەرێمدا هەموو حکوومەتی ئێسای عێراق بە گوێرە ڕێکەوتنامەیەکی سیاسی پێکێنراوە کە پەیمانەتی ئیداری دەوڵەت باشەی کردووە و بۆیە دەبوو ئەنجومەنی نوێنەران کە پابەند بن بە بڕگەکانی ئەو ڕێکەوتنامەوە کە مادەی 140 لە خۆ دەگرێت لەگەڵ ڕەوانەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئەوشکی پەیوەندی بە یاسێنەوە گازەوە کە هەندێک وتیان تەنیا پەیوەندی هەیە بە هەرێمەوە و هەموو ئەو ناچانە دەگرێتەوەنەیە کە نەوتیان تێدا بەرەمدەهێنرێت ئەمە عێراق نەک تەنیا هەرێم لەو ڕۆ کەسانێک هەن ئەو بابەتە بەکاردەهێن و بەکۆ ڕێکلامێکی هەڵبژاردن بۆ ئەوەی دووبارەکی دروست بکەن لە نێمە ڕۆڵەکانی گەڵدا بۆ دروستکردن کۆمەڵی کێشە گرگرت کە پەیوەندی بەرزی واقعیەوە بۆیە دەبینین کە حکوومەت بەیەک مەودا مامەڵی دەکرد لەگەڵ هەموو ڕۆڵەکانی گەلی عێراقدا بە گوێرەی دەستور ئەو شتەیەکە سەرۆکی هەرێم بەڕێز مەسعود بارزانی باسی بارزانی داوای کرد باسی کرد کە دەبێت بە گوێرەی دەستور مامەڵە بکەین لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لەو سۆنگەیەوە ئێمە دەبینین کە هاریکاری هەوکار لە نێوان ناوەند و هەرێم بە گوێرەی چوارچەوەیەک بووە بەڵام هەندێک پۆستیەوە لە شەقامی متەنەبی بووین لە هەر کەسێک پرسیارە کرد کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد ویان ئەیانزانی کێشەی ڕاتبە موچەیە ئەنی ئێستا و کێشەیە هەر بەڕاستی من ئەمەوێ و پرسیارە بکەم لە بەرەوەی بەرنامەکەم بۆ خەڵکی کوردستانە ئێستا لای ئێمە هەموو کێشەکان تێگەیشتنی خەڵک وانەی متابعی سیاسەتەکەن ئەوەیە کە کێشەی نێوان هەرێم و بەغداد لەسەر موچەیە؟ نەخێر تەنیا کێشەی موچە نیە کۆمەڵی کێشەی هونەریش لە ئارادا هانە بەڵام مەبەستم تێگەیشتنی خەڵکی عامە ببوورە من نەک مەبەستم جەنابەت ئەمە ئەوەیە چونکە ئەو گوتارەی کە لە دیمەنی سیاسیدان وا دەکەن کە بابەتەکان بقۆزنەوە چونکە گەلی عێراق گەلێکی خوێنەوارە تێگەیشتووە چینێکێت تەنیا گوێ لە گوتارەکان دەگرێت چینێکی بە ئایدۆلۆژی کراون کە تەنیا پشتیوانی و یاخود گوێ لە کۆمەڵ و گروپێکی دیاریکرااو دەکەن کەسانێکی خەباگێڕ و تێکۆشەر و مادوون وا دێتە بەرچاویان کە خەڵکی هەرێم سامانی عێراق دەچن ئەوەش ڕاست نییە چونکە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەشێکن لە حکوومەتی عێراقی و حکوومەتی ئێستاش کار دەکات بۆی کە چارەسەری کات و بۆی کە ئەو بابەتە نەخۆزرێتەوە وەکو پروپاگەندەیەکی هەڵبژاردن و بۆ ئەوەی کە وا دەرنەخ وا پیشان نەدرێت کە فەرمانبەرانی هەرێم شانی ئەوە نەموچە وەربگرن بەتایبەتی لە بابەتێک ساڵانێکی زۆر جێگای پشتمڕ بوو. ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە هەمومان سڵتەی فەناسین ئەزانین کێیە وەزیری داهرای عێراق و هەموو سەریمانگێک ئەزانین بەڵام من ئەمڕۆ ڤیددیۆیەکەم بینی لە بەغداد کەسێک ئەگەڕێت لە ناو سۆشیال میدیا ئەڵێ وێنەیەکی پرنتکراوی پێ لە ئەمە چییە کە وێنەی ستەیفات بەڕێستەی سامی زۆربیان نایناسن بۆچی ئێمە هەمومان ناسین ئێوە نایناسن بە باشی ینی هۆکارەکەی چییە؟ هەرێمی کوردستان هۆکارەکەی دەگەڕێتە بۆ کە خەڵکی هەرێم زیانی زۆری بەرکەوت بێنێتە پێچاوت بێنە پێچاوت فەرمانبەرێک مانگێک چاوەڕێ دەکات بکە لە کۆتایی مانگدا موچەکەی خۆر بکرێت بەڵام دەبینیت دەگاتە کۆتایی مانگ و لە سای ئەم بارودۆخە بژێویە سەختەدا دەبینی موچەکەی وەرناگرێتە بەش کاریگەرێکی زۆری هەیە بۆ هەوڵەتی کوردە بۆیە بە چاودێری هەواڵەکان دەکات بکە بزانەکەی موچە دەنرێت بۆیە دەزانێت وەزارەتی دارایی کێ بڕیارەکانی حکوومەتی فدرالی چین ئەو لێ دوانانە چین کە لە حکوومەتەوە دەردەچن لەو سۆنگەیەوە هاوڵاتیانی کوردی بە ئەزمونترە و شارەزایی زیاتر هەیە بەراورد بە هاوڵاتی عەرەبی و دەزانێت وەزیری دارایی ئەگەر بمانەوێت ئێستامە باسی ئەوەکەین کە
عراق چۆتە هەنگاوی بڕی و هەنگاوی باشی بینیوە و جیلێک هاتۆتە پێشەوە و جیلە ئەتوانێت باشتر بیر بکاتەوە جیلێکە ئەگای لە شتەکانێ چۆن وا بکەین بە هەمومان عراق هەمومان عراق بەهی خۆمان بزانین و عراقیش ئێمە بەهی خۆی بزانێت بتوانین کە بەرەو پێشی بین ئێمەش بڵین خاوەن وڵاتێکی پێشکەوتوین نەوەک هەر باسی ئەو بکەین تیرۆر مادەی هۆشبەر ئەوە ئەو کێشانە. هەر لە سەرەتای بابەتەکەەوە ئەوانەی کە سەرۆکاتی دیمەنی سیاسی عراقی دەکەن پێویستە بە تاوەتی خۆیاندا ببڕنە لە حیزب سیاسیەکان و ئایدۆلۆجیە دیاریکراوەکان کە دەستکەوتیانەیە بۆ دەسەڵاتەوە باوەڕ بەوە بهێنێت کە نیشتیمان چارە نووسە و بەرهێنانێک نییە و شتێک نییە کە خەڵک لەو پرۆژەوە برهێنانەدا کار بکەنە بۆیە ئەگەر سەکردەکانی دیمەنی سیاسی بە شێوەیەکی یەکگرتووانە لەگەڵ خەڵکی مامەڵە نەکەن و مافی هەمووان وەکی یەک نەدەن لە زاخۆ بۆ فاو بەبێ بەکەم زانین بەبێ جیاکاری ئەو کات ئەنتیما دروست دەبێت بۆ ئەم نیشتیمانە و وا دەکاتە کە هاوڵاتی هەست بکات چه عەرەبی چه کوردیا تورکمانیا کەمینەکانی تر هەمویان ئەنتیمایان دەبێت ئەوەش کاتێک دەبێت کە نیشتیمانە مافەکانیان بدات و نیشتیمان کۆکەرەوەی هەمووان بێت ئەو هەمە جۆری و جیاوازە مرۆیی کە سەرچاوەیەکە بۆ هێز و نەکسە سەرچاوەیەکە بۆ کێبڕکێڵ بژاردن بۆیە لۆ سۆنگەیەوە دەڵێن ئەگەر گوتارێکی هۆشیارانەی یەکگرتوانەی سیاسیانە لە ئارادا بۆ خزمەت گوزاریەکان هەمان ئەو خزمەت گوزاریانە بن کە لە هەولێر و بەغداد لە بەسڕ و بەغداد پێشکەش دەکرێن ئەوە ئەنتیما دەبوو بۆ نمونە دەبینی یاری تۆپی پێ هەموو ڕۆڵەکانی عێراق کۆ دەکاتەوانێت لە زاخۆ بۆ فاو ئەمان دەچن هانی هەڵبژاری نیشتیمانی دەدەن کەواتە یاری تۆپی پێ کە زۆر دوورە لە سیاسەتەوە دەبینی هەموو کۆ دەکاتەوە لەو سۆنگێ ئێمە دەبینین ڕۆڵەکانی گەلی عێراق بە هەموو پێکاتە جیاوازەکانیانەوە ئینتیمانەیە بۆ عێراق بەشێکی جیاوازیان دروست کردو بەدڵ بێگومان ینی سەکەتە سیاسیەکانە ئەوەش بە بەرژەوەندی وڵات و پێکاتی خۆیانە بەڵکو بۆ بەرژەوەندی بەرتەسکی بەرژەوەندی حەزبی و بەرتەسکی خۆیانە بۆ دابشکردنی و دەستکەوتانەی کە بە دەستی دەهێنن لە دەسەڵاتەوە. زۆر باشەکەواتە چۆن بتوانین تەجاوزی یان ئەو فکرە موحەدە گەیشتووە بە سوڵتە یان چۆن ئەگا بە سوڵتە بۆی بتوانێت دۆخێک دروست بکات لەسەر هەندێشتی زۆر بچووک ئازاری یەکتر نەدەین مەسەلەن ئێستا خوشکوبراکانمان لە ناوەڕاست و باشووری عراق تێن بۆ سلێمانی بۆ پارێزگای هەڵەبجا دێن بۆ پارێزگای ئەولێر بۆ پارێزگای دهۆک پێم وایە خەڵک زۆر ڕێزیان ئەگرێت ڕەنگە جەنابیشت ئەوە بزانی مەسەلەن هەموومان بۆکو مرۆڤ بیرکەینەوە یەکترمان خۆش بێت خی گەورە چارەنووسی ئێمە بێکەوە کردو بتوانین بێکەوە بەڵام زۆر جار کێشەی وا ئالۆز دروستە بێت دائیمەن بە ڕق بە کێشە یەکترە بینین نەوکۆکو بە حەل بە چارەسەر یەکتر ببینین لە ڕووی پرەنسیپیەوە و ئەو پێدراوی کە لە ئارادایە و ئەوەی کە لە پشووە ڕسمیەکان و جەژنەکاندا دەبینی خەڵک هەمی دەچێت بۆ هەرێمی کوردستان و پێشوازێکی زۆر گەورە هەبوو بۆ بۆنەوەی کە هەڵەبجەکرا بە پارێزگا ینی خەم و پەژارێکی گەورە هەبوو بە تاوانی بردومانکردنی هەڵەبجە و ئەو هەڵمەتی ئەنفالەی کە پێڕەو کرا بەرامبەر بە گەلی کوردە ڕۆڵەکانی گەلی عێراق کێشیان لەگەڵی تریدانە کێشە بریتە کێشەکە لە میکانیزمی یەکخستن و دروستکردنی یەکێتی لە نێوان گەلی عێراقدا لە چوارچێوەیەکی دیاریکراودا بۆ ئیدارەدانی کاروبارەکانی وڵات و وڵات بۆ هەموو پێکاتە جیاوازەکان بێت و ئیدارەیەکی دروست بێت بۆ سەرخەسی بەرژەوەندی وڵات و بەرژەوەندی هاوڵاتی و بەرژەوەندی گەل بۆ ئەی وڵاتمان لە ڕزی وڵاتە پێشکەوتووەکانی جیهاندا بێت چونکە ئێمە سەرچاوی ئابووری و مرۆیمان زۆرە پرۆژی ئابووریمان زۆرە لەو سۆنگەیەوە دەکرێت و گوتار و گۆشەنی گای نیشتیمانی یەک بخرێت و ئەگەر وا بکرێت دۆخەکە جیاواز باسێکی سەرۆک مام جەلالت بیرێنمەوە خوالی خۆش بێت کە بەڕێزیان سەرۆکی عراق بوو و هەوڵی زۆریدا لە دوای کۆتای پێهاتنی ڕژێمی سەدام بۆ بنیاددانەوەی عراق لەگەڵ لایەنەکانی دیکە و کەسانی دیکە هەمیشەیوت
کورد چەند زوڵمی لێکراوە خوشکوبراکانیشمان لە شیعاوەندە زوڵمیان لێکراوە سونەش بە جۆرێک لە جۆرەکان ئەوانیش هەر زوڵمیان لێکراوە لانی کەم لە هەندێک شتدا بێ بەش بوون لانی کەم وایان کردووە کە تاکێکی کوردیان تاکێکی شیعە ڕقی لایەن بێ لەبەرەوەی پێی وا بووە ئەوەی کە نیزامی پێشوو کردوویەتی ئەوان هەمووی تەئیدیان کردووە کوردێک ئاوها بیری لەوە ئەکردەوە ئەکرێ ئێستا ئێمە ئەو فکرەیە کە سەرۆک مام جەلال هەیبوو تەرحیکەین و باشتر کاری لەسەر بکەین بۆ یەکتری خۆی دەکرێتە ئەو جۆرە تەرحە یان ئەو جۆرە پەسنە یا ئەو خەسڵەتە تایبەتمەندێتیە ببینین شتێک نەبێت کە تایبەت بێت بە سەرکەشتکرد و مام جەلال و دەبێتەوە گوتاری هەموو سەرکردە کارا و کاریگەرەکان بن کە جەماوەری خۆیان هەیە بۆ ئەوەی کە بەردەوام بن لە حکومڕانیان و بۆیە دەبێت گوتارەکەم گوتار بکە کۆکەرەوە بێت با دووریش نەڕۆینە ئێمە ئێستا حکوومەتێکمان هەیە کە حکوومەتێکە لە هەناو ڕەحمی چوارچێوەی هەمانگیواتە لە دەرەوە کاتێککە هاتە پێشەوانێ بۆ ئەوەی کە ژێرخان و ئابووری وڵات و هاوڵاتی عێراقی بەرەو پێشەوە ببات و بەیەخیدا بە هاوڵاتی هەژاری عێراقیەوە لە سەرەتای ساڵەوە تا گەیشتە بەرەو پێشبردن ئاواداکردنەوە و بەرەپێدانی ڕێگاکانی هات و چە و کەرتە جیاوازەکان و تا گەیشتینە سەر هاریکاری و هاوکاری ئابووری و دانانی پلانی 5 ساڵی و 10 ساڵی و ئەوە ژوای کردە فیدباکێکی باشی بۆ دروست بێ لەلایەن گەلی عێراقی توانی هاوسەنگی دروستکە لە نێوان هێزە سیاسیەکاندا و پێشوازی لە دەکرێت بەتای بە لەرمی کوردستان تەنانەت سەردانی دوولایەنە هەبوو لەلایەن سەکرتەکانی هەرێم و بۆ بەغدا و لەلایەن ئەمەوە بۆ هەرێم ئەو بوو توانی کەشی هەوای نێوان هەرێم و ناوەند ئاسایی بکاتەوە بەش بەشایەتی سەکرتەکانی هەرێمەوە پاشان ئێستا ئەوانەی کە ناڕێزین لە سیاسەتەکانی ئەو کەسانە کە کاندیدیان کرد تۆ سەکردەیەکە هەیە دەڵێت کە کاندیدکردنی بەڕێ سوودانی بە سەرۆکایەتی وەزیران هەڵەیە بەڵامەوە هەڵەیە کە توانی هاوڵاتی وا لێ بکە متمانەی هەبێ بە چینی سیاسیەوە پەیوەندیەکانی عێراقی باش کرد لەگەڵ وڵاتانی هەرێمی و ناوچەکە وڵاتانی دراوسێەوە و عێراقی دروخستەوە لە هەموو ملانە ناوخۆی و دەرەکیەکان و ئەو بوو کە توانی تێڕوانین و گوتاری عێراقیەک بخات و عێراق پێشکەش بکات و وەکو ڕووکارێکی گرنگ و گەڕانەوە عێراق بۆ بلاتفۆرمە جیهانی وەکو یاریزانێکی گرنگ بۆیە دەبینین کەسێکە کە دژایەتی دەکرێت چکە ڕێگە نادەن بە کەسێک کە دوو جار دوو خول سەرۆکایەتی بکات چکە سەرکەوتوی حکوومەتی ئێستا ساڵانی ڕابردووی دەرخست کە بە چ میکانیزمێک کار کراوە بۆ شێکردنەوەی دیموکراسیەت و کارپێکردن و پاشان بەکارهێنانی هەموو جمگە سەرەکیەکانی وڵاتە کە پەیوەندیان هەیە بە ئابووری و ئاسایش و ژێرخانی ئابووری بۆ سوودگەیاندن بە هەموو بەڕێستم ئەڕاکیشا بۆ ئەو پرسیارانە تۆکەرن ناو خۆتا تۆکمە بووی یەکگر بووی ڕقت لە یەکتر نەبوو بەڵکو بە پێچوان یەکترت خۆشویت بیر لە بیناکەوە کە خۆتت بەهێز کرد توانی اینجا بیر لە علاقاتی دەولی بکەوە بیر لەوە بکەیتەوە کە چۆن یارمەتی وڵاتانی تر بدەین یان وڵاتانی تر چۆن هەماهەنگ بن لەگەڵ تا وایە بەڵێ بێگومان ڕوونە ئەگەر تۆ بڕیارێکت هەبێت سەقامگیریت هەبێت بەڵام لە کات پێکەنانی حکوومەتدا قرارەکە یاخو بڕیارەکە قورس دەبێت چونکە حکوومەت بریتە لە کۆمەڵک هێزی سیاسی کە بیرروبەچوونی جیاوازیان ئامانجیان بریتە لە بەردەوام بوون لە درێژەدان بە سیستەم و حکومڕانی زۆربەی کورد لە سیاسیەکان نەچوونەتە حکوومەتەوە یا پەرلەمانە بۆ ئەوەی کە پرۆژێک پێشکەش بکەن لەسەر کۆمەڵە بناغەیەکی ئابووری بازرگانی و مامەڵەکرد لەگەڵ وڵاتانی تردا بە گوێرە ئەو گۆڕاوانی کە لە ناوچەکە لە ئارادان لەو سۆنگەیەوە دەڵێن ئەگەر گوتارێکی نیشتیمانی یەکگرتووت هەبوایە تەنانەت حیزبەکانی چونکە ئەمڕۆ تۆ لە هەموو وڵاتدا دەبینی لە جیهاندایە لە وڵاتانی جیهاندا حزبێک یا دو حزب یا سێ حزب بەجارێ دەکەن لە حکوومەتدا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە سەرۆکاتی هەموو جیهان دەکات دو حزب هەیە کۆماری خوازەکان و دیموکراتی خوازەکان ململانش لە نێوانیاندا هەیە بەڵام چوارچێوەکانی سەرکەوتن ڕوونە بۆ هەمووان بە سیاسەتی جیاواز و ڕێکەوتنی جیاواز بەڵام
قرصە حکوومەتێک دروست بکەی لە وڵاتێکدا کە زیاد لە 300 حزبی تێدا بێت و هەموو ملوێنە دەکات و ماوەیەکی کەم و لە بەردەمتە میکانیزمی دموکرات دابشکردنی دەسەڵات کێشەی جیاوازەکان لە پێناو گەشەستاندن بێت. بەڵێ جیاوازی دەبێت لە پێناوی بنیاتنان و ئاواداکردنەوەی عێراق و پاراستن و بەرگریکردن لە عێراق بێتەوە بۆ ئەوەی کە عێراق لە ڕێزی وڵاتە پێشکەوتەکاندا بێت لە ڕووی ئابووری چونکەوە بەرهێنان و سەرچاوی ئابووری گەورەمان هەیە سەرچاوی زۆرمان هەیە بۆ بەرهێنان زۆر زەوەندە لە عێراق کە دەکرێت خاڵێکی پەلکێش و سەرنجڕاکێش بێت بۆ زۆرێک لە وڵاتانی کە دایانە کۆمپانیەکانە بنێرن بۆی کۆ بەرهێنانکردن بە ئەوە پرسم ئێستا بەڕێستان وەکو کەسایەتێکی دیار وەکو کەسێکی ئەکتیف لە سیاسەتی عراقیدا کە ئاگات لێتی مەترسیەکە بینی لەسەر عراق بۆ تەقسیمکردنی بۆ جارێکی تر گروپێکی تیرۆریستی وەکو داعش بنێرێت لەبەرەوەی زۆر جار هەوڵە درێت عراق استقرار نەبێ ئەوە ئەبینی؟ لە کاتەی ئێستادا و دوای ئەو گۆڕاوانەی کە لە ناوچەکە و لە ناوچەکە داهاتنە ئاراوە زۆر دوورە عێراقدا بەش بکرێت ئەتوانم بڵێمەوە مەحاڵە زۆر بە دووری دەزانم ڕەنگە ئەنە پاشماوەی تیرۆریست دروست بن بەڵام هێزە ئەمنیەکانمان دەتوانن ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە شکست پێ بهێنن بۆ عێراق بە شێوازێکی واقعیانە مامەڵی کرد لەگەڵ گۆڕانی ڕژێمی سووری و پاراستن و بەرگەریکردنی سنووری نێوانمان یەکەم مەرجیشی لەگەڵ ڕژێمی نوێی سووریەدا برتی بە لە پاراستنی سنوور و واژۆکردنی ڕێککەوتن نیامەیەکی ئەمنی بۆ بەرگەرتن لە هاتنە ناوەی گروپە تیرۆریستیەکان بۆیە حکوومەت کاری کردو بە پاراستنی سنوور و حکوومەت ئێمە خۆمان ئەزمون و شارەزیمان هەیە شارەزاییمانی بە ڕوبڕبوونەوەی گروپە تیرۆریستیەکان لە باکوورەوە بۆ باشوور ڕوبەڕووی بەتەسیدارترین ڕێکخراوی تیرۆریستی بووینەوە کە ڕێکخراوی داعش بوو و ڕوبەڕووی بووینەوەیە بە هێزە ئەمریکانمانەوە بە سوپامانەوە بە پێشمەرگەمانەوە ڕوبەڕووی ئەو ڕێکخراوە بووینەوە بە شێوەیەکی ئازایانە و جامێرانەوە عێراقمان ڕزگار کرد و یەکێتی و یەکپارچەی عێراقمە پاراست لەو چۆنگەیەوە دەڵێم زۆر قرسە ریزی عێراقی دزە بکرێتە ناو ڕیزی عێراقیەوە و کار بکرێت بۆ یەکە عێراقدا بەش بکرێت و عێراق بکرێتە سۆنگەیە گیاناوچێک بۆ دروستکردنی ململانی زۆر باشە من شتێک نەماوە بپرسم ئەگەر خۆت بەڕێزت بتەوێت پەیامەیەکت هەبێت لە ڕێی شاشەی کورسات نیوزەوە بۆ خەڵکی کوردستان و بۆ ئەوەی کە بتوانین هەمومان لە خۆشەویستی و بینایی وڵاتەکەماندا یەک بگرینەوە لە دڵەوە هاوڵاتی عەرەبی لەگەڵ هاوڵاتی برا کوردەکەیدایە و هیچ جاکاریەک نییە و هیچ مزایدەیەک نییە لە ماف و موچە و شایسەدارایەکانی هاوڵاتیانی هەرێمەوانە ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ کۆشەکانی حکوومەتی هەرێم و ئەو هەوڵ و کۆشانەیە کە کاریان پێ دەکرێت و لە بەختات بەبەستی بەدەستێنانی مافەکانی گەلیان ئێمە هاوسۆزین لەگەڵیان و یادی یاخۆ دە و داسانە نەمان لە بیرە کە گەلی کورد پێشکەش کردو هیوای پێشکەوتن و پەرسەردنیان بۆ دەخوازین هیوادارین ئەوان ڕوویەکی ڕاستەقینی عێراق بکە دایم شانازی پێ بکەین. سۆهات شەمەری شکاری سیاسی و چاودێری سیاسی سوپاس بۆ دەرفەتە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ